تیرێک ئالێرەم بدات لە گردنم تیرێک بدات بمرم بکوژرێم بڕۆمە بەهەشتەوە بۆ هاتوومە. پیاوێکی عەرابی و دەشتەکی هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئیمانی بە پێغەمبەری خوا هێنا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی لە حەدیثێکی صحیحە وەک ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ صحیحە. ئەم پیاوە دەشتێکیە ئیمانی بە پێغەمبەری خوا هێنا صلی الله عليه وسلم، کەوتە شوێنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابەکانە. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەکانی فەرموو ڕێز لەم پیاوە زۆر بگرن. پیاوێکی نەخوێنەوە، پیاوێکی دەشتەکی ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت. کاتێکە جەنگ دەستی پێکرد، کۆمەڵێک غەنیمە و شت گیرا، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەمە بەرن بۆ ئەو پیاوە دەشتەکیە فڵان کەس. کاتێککە بردیان بۆی بەشێک لەو غەنیمەی ماڵی کافرەکان، دەستکەوتی ماڵی کافرەکان، دەستکەوتەکەی هێنا و هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە ئینسان ئەگەر لەگەڵ خوای گەورەدا ڕازگۆ بێ زۆر گرنگە. ئینسان بە ئیخلاص و بۆ خوای گەورە کارەکانی ئەنجامدا. پیاوچاکی وا هەبووە دوعای دەکردەوەی خوایەکیان بمرێنی، کاتێ بمرێنی ڕۆژی جومعە بێ لە سەجدەدا بم بە زمانی بە ڕۆژوەوە. خوای گەورە قبوڵی کرد بۆ شێوەیە وەفاتی کرد. بۆ ئینسان ئەگەر لەگەڵ خوای گەورە ڕازگۆ بێ، خوای گەورە هەموو ئاواتەکانی بۆ دەهێنێتە دی. ئەویش ئەوەی کە غەنیمەی کە بۆیان دیاری کردو لەلایەنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی بەخشرا بوو، هێنایەوە بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەرمووی من ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەمە شوێنی تۆ نەکەوتوم، من بۆ ئەوە شوێنی تۆ کەوتومە کە لە پێناو خوادا بکوژرێم و بڕۆمە بەهەشتەوە تیرێک ئالێرەم بدات، لە گردنم تیرێک بدات بمرم بکوژرێم بڕۆمە بەهەشتەوە بۆ هاتوومە، بۆ ماڵەوە سەرد و سامان نهاتوومە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر لەگەڵ خوای گەورەدا ڕاستبی، ڕازگۆبی، خوای گەورە بەڕاست دەخاتەوە. بەڵێ جەنگەکە دەستی پێ کرد دووبارە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری کرد، وتیان وەڵا فڵان کەس کوژراوە، ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆ سەر جەنازەکەی تەماشای کرد، ئەو شوێنێک کە ئاماژەی پێ کردووە تیرەکە لەوی داوە، ڕێک ئاماژەی بۆ کێ کردووە، ڕێک تیرەکە لەو شوێنەی داوە. فەرمی بۆ هاتم ئالێر تیرێک لێرە بدا بکوژرێم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی لەگەڵ خوای گەورەدا ڕاستی کرد، خوای گەورە بەڕاستی خستەوە، چونکە ڕازگۆ بوو لەگەڵ خوای گەورەدا. لە کاتێک هەندێک ڕیوایەت ئەڵێ یەک سەجدەشی بۆ خوا نەبرد، چونکە کە موسڵمان بوو زۆری نەخایان کوژرا و شەهید کرا، ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی لەسەر کرد، فەرمی خوایە گیان من شایەتم کە عەبدەکەی ئەم عەبدەی تۆ لە پێناو تۆدا هاتۆ بۆ جیهادکردن، لە پێناو تۆدا کوژرا، من شایەتم لەسەر ئەوەی ئەمە شەهیدە و لە پێناو تۆ کوژراوە. ئەمە بەچی دەستمانەکەی برای بەڕێزم؟ ئینسان لەگەڵ خوای گەورەدا ڕازگۆ بێ، خوای گەورە کارەکانی بۆ ئاسان دەکات.